خۆشەویستان وازیان ئەو کاتەوەم کاتێکتان خێر و خۆشی بێ بەرنامەی خۆتان دیدەنی بۆ ئەو جارەی دیدەنی هاتوین بۆ گوندە جوانەکەی قادراوایە ئومێد دەکەین میوانێکی ڕسووشی ماڵەکانتان بین بەرنامەی خۆتان بەرنامەی دیدەنی بە سپۆنسەری سەرەکی برنجی زێڕن مەهر ئومێد دەکەین هەمووتان ئەو برنجەی بەکاربێن و تامیکەن ئێمە ئێستا دەڕۆین بۆ نێو گوندی دەگەڵ ئێمەدا بن لێرەی بەجێ دێڵم سەعابی خۆی هەیە دێدەی باتەوە ئێستا خواخواتی ئەمندا بەزم خۆشەویستان و ئەزیزان دووبارە سڵاوی خۆی تەبارەک و تەعالا لێ بێ لە قادراوای دەبێ بزانین بۆ پێی دەڵێن قادراوە دەچینەکەن پورایشێ معلوماتی زۆری هەیە ئێوە چاو لەسەر بەرنامەی خۆ بێ دیدەنی وەرە بەختیار الله بسم الله توكلت على الله كاك سعيد لوي تساوت لي اخوي بوختيشه سلام عليكم كاك سعيد شلونك شاشي اللهم صل على سيدنا اولاد الله شاشي الله سلامتي شاود مازك شاشي بخير يا ربي بخير يا حالتي شاود مازك بخير شاشي دبال خودا والله عيبني لاخوي بزاف يا ربي همولا دبال خودا تساق بين خوي ئەگە هەموو دنیات هەبێ ئەگە دەباڵە خۆدا چاک نەبی وەکو هیچت نەبێ ئیوایە بلێ سەدەق زۆر باشە پورایش لەوێ داکمالێوەخواکەی چۆن نسیعەتی چۆن باشە لەخوای بەزیاد دوعانی بۆ بکە چاکەیدا قەت نادرێتەوە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ بەهەش دەبن پێی داک و باباندا جا زۆرت ئاگا لێ بێ ئاگامالێ سەد چاوی یادەنێ هەیدە بەرچاوانێ وەرە دەگەڵی ناکرێ توكلت على الله لا يبان ولا قريان لا يسروا الله الله من نسميلك سلام عليكم يا الله بسم الله اخو شو سان وازان خزمينا دوباره بسيباره صلاو لي لقادراوان لخدمت پورایشێ داین پوراش ماندوو نەبی بە قوربانت بوومە تو بەخێری سەلامەتی سەرچاوەکانم بڕێک نەساغی ها وەڵا گەلێکە نەساغم گەلێک نەچاک دەبی ئینشاڵڵا ئەمیشە دوعا بکە لە خوای گەورە بپاڕێەوە خوا سەعب ڕوحمە ئەرێ وەڵا وەنیا بەری بەخوای ئەدێ لە کاکی چەند ڕازی وەڵا گەلێک گەلێک دا هەست کەسیش دەڵێن دایی باب لێ ڕازی بێ خوای گەورەش لێ ڕازی کوڕم گەلێکی چاکە دەیخوالت نەستێنێ قوربانت زۆر باشە پورایش بڕێک باسی ئەوەی کەین پێی دەڵێن قادراوە ئێرە قادری زۆر بوون چێ مەسەلە والله هەبرای من قادر بوو ئەنجا چوو حەجی دوێ قادر بوو دووسێ برا بوون هەساوی ئەگە ئەو وڵاتە گرا نازانم حکومەتی بەعسی بۆ جبوو شەڕێکی تێدا کرا دووسێ پیاوی دێمەگوژێران دوو پیاوی دێمەگوژێرانیدا دەروەکوتری لەسەر جووتی لەکن سەنگە سەری قەدیمەکە لە دەغڵودانی لەوێ لە جووتی بوون گوژێرانە جا ئەویش ئەوجار ئەو بانویان داگیر کرد ئەو بانوە حاجی قادر لە برایە خۆ لە مەڕاز بوو کوتی دەچمە وانەکەی بانووی وانەکەی قادراوێ نەوێ دەمێ قادراوانە بوو تیا دەچمە کرمێ بوو دەچمە بانوە کرمێی کوتی منداڵانیش کوتیان حەسەنی و حەمەد و ڕەس و ئەوان کوتیان نابێ بچی و دەتگوژن و وا دەکەن و کوتی با بمگوش وەڵا تنگ و فیشەکدانی لە خۆ بەستن و دوقەت و فیشەکدان ئێک لە بەرەوە ئێک لە سەرەوە تنگێ بڕنەوە وێ دەمێشە بڕنەوە بوو ڕنەی داشوشە ئەنجا نازانم وەڵاخی زیینی هەبوو وەڵاخەکە ئەوژ مختار بوو وەڵا هەستا ڕۆیش لەوەی گەدیش اینجا خانووە کندەوە دەرێ لە بۆیان کرد برایان و لەوێی ماڵ ئەخر ماڵی ڕۆنا و ئەوجار حکومەت هات ئەو جوێی ڕئیسیان دابڕی جوێی ڕئیسیان دابڕی کاک بڵێ
ئەو جا نازانم سواری ئیجا کۆیان هاتن ئەو سوارە هەموو هاتن و ئەوێ دەمێ سیارە نەبوو لێرە ڕاگە ئیشت هەبەیەگە دەیانگو ئەسێرێ ڕۆژێ ئەسێرێ ڕۆژێ هەڵدەهات دایان بانگ دەکردین دەیانگو هەرسن وڵات سەعات نەبوو حیسابی ئەسێرێ والله ما لە کاسکان مامەکی من فەقیبراین بوو قورحان خوێن بوو ئەوی سەعاتە بوو مەلای گوندی حاجی مەلای کاسکان سەعاتە بوو دەنا سەعات نەبوو خۆ ئەو دووربینە نەبوو ئەو وانەکە نەبوو لە پێشە خۆی ڕاگری و شاشە ئەلحانەکینێک خۆ زمانی پیاوان نەماوە با بە حاشە حازری پیاو هەموو ڕۆین هەموو خۆ ئەهێندە پیاوە خڕەوە بندوو قسان ناکەن هەموو تەوڕادی خۆ دێنە پێشە خۆ ئەوەیە لە بۆ خۆلوتیدا دێنەوە و تەورادی خۆ یعنی موبایلی خۆ سەران سەری دە قالانێ دەنێنەوە دەنێن هەرەوە دەڵێن بەخێرێ دەنادووە سەری هەڵڵی کوڕ خۆمادەی تەماڵی لە نەخۆشیانم پرسی ئەوی ئەو تەوڕاداوەیە ئەمیشەوە لە سەجێمە جاهی وا دەکاوێ مەسە ئەو جار کوڕ بڵێ ئەو جاجیران پەیدا دەبوون و لێیان دەنا لە بۆ کوێستانی و مەڕ و ماڵ و شایی و هەنگەمە و شایی دەکرد لەبێ شایان دەکە دەری وەڵان جایی گەورە بێ شمولی شایی کرد بە هەر لە شەوێڕا هەڵدەپەڕین حتا پێما بێ لای ڕۆژێ ئەوە لە کوێستانێ لە کوێستانان لە گەرمێنانی ژێگا داهاتنەوە شایەکە دەگەڕێ خۆشەویستان ئەریوە ئەتۆ بڕێک باسی ئەوەی بکەین قەدیم ڕوعم زیاتر بوو سەردانکردنی یەکدی زیاتر ئەرێوەڵا ڕحم زیاتر بوو تێک دەوەرای مەڕک دەمرد هەڕوانیان کەوڵ دەکرد و جیرانان جا گوند بە گوند 4 ماڵ بوون 5 بوون 6 بوون 7 بوون دەیانگو جیران تاوەڵیان هەڵدەدان حالم تاوڵیان ئەمە دەگوت تاوڵێن هەڵدەدان لە کنێک و ئەو مەڕەد و بەرسێلیان دەکرد دەگە تێریان نەخوارد بە ئێکەدیاندا دەگریستاندەوە جیرانان لە دەری ئەو جارەکنێ و مەڕەدەم بردن ئەو دویان چا دەکرد لە بۆ ئێوارەیان کولیچە دەکردن جیرانان جا کچێت و دەهات و کچێ من دەچوو یەکی دی دەچوو یەکی دی دەچوو ئیوە تەبایی بوو خۆش جا کواماوەچ کە سەدا ئەوشی خودایی سجنە ئیسجنە ئیسجنە ئەلحانەکەینەی ئەمە ڕۆژێ ئەوە تا کەسەکەم لیوە ژوور دەکەوی ئەویش جا لە برازا و چتی خۆنە بێ جا هەرەوەندەیە دادەنیشنەکە چیاکی بخۆن و دنە هەر ئەوە ناوەڵا بەدی ژنوژاڵی تەشی لێدا ئاهێدا کوڕکەیان لە دەستی داڵان دەهاتن لە پێش دەرکێت هەتەشیان دەڕستەشیان دەڕست کوڕ بڵێ چیان دەخواردەوە بکەنەکەن و بەقسی خۆش و گفت و گۆش خۆیان دەکرد و جاوی ئەوێ دەمێت هەچیوانێک بە دەچوو دەردەسەری زۆر دیتوم پورایی ئەرێ وەڵڵا دنیا چییە ئەوە ئێستا عیلانێکت بۆڵ دەکەین ئیحیابەک باشە باشە ئیحیابەکەەوە بۆی نادیە ناتوی دەبێت حيران دري حيران دري برادرنا روباري بالك فضل دربارا لمشبونا دقاق نبرانا لمن قلق لجانا قول زانين قلب رازرنا بجن رزامن وتاني نيش لك ناسك انا قلت ندريشا دقا حظلك اني حالم بصار وبما قدرنا ابنو قد نشيل السرية سنصارا بقواقلك لمي كي لمي
خۆشویستان با بچینە لای کاک عەباسی. کاک عەباس سەلام عەلیکم. یەخوا بەخێرێ بێمزەڵەتی یەخوا بەخێرێ سەر ئەوە چاوەکان بەڵێەوە داکمە پورە فات پورفاتم وەرە پور فاتم چۆنی باشن سەلامەتی پور فاتم ئەوە خەریکی چ بوون والله ئەو لای لەونە ڕاندێک خستکان لە بۆ دیت هاو لە بۆ دێتەوە بەڵێ. لێستاڕا کای تااقەت دەکەن بۆ دەستانی پور فاتم چتان هەیە والله مانگە مانگا هەر مانگاتان هەیە هەری وڵای هەر مانگانان زۆر باشە سەبڕ شیری تێ بەخوای هاي چاک لەخوای بەزای هاي لەخوای بەزیاد بێ دەی کاگە عەباسە تو چۆنی وەڵا باشم ڕای گەورە سەلامەت بشاڵە کاک عەباس لێرەوە بە چووە سەر خاڵی وەڵی لێرە بە باغ و باغاتمان هەیە و باغی هەنجیری و ئێستاش خەریکی کا ئازرکردنین بۆ جستانێ بۆ مانگیان و ئەو لای لەونەشمان ڕاخسە بۆی کاکە خەسار نەبێگە هادڕۆما کرد و شوێنێکی وات نییە کای لێدانێ پێویست بێرن ناوەڵی شوێنێکیوانێ ئەو وەمان هەیە لەو دەرگای ڕادەوەی دەکەین دەنای شوێنی کەنیە نییەکە گرنگەوەی شەکە پێک ئارە زۆر باشە ئێرە مەسەرەی هەر گوندەی بە شتێک بەناوبانگەدا دەیە گوڵم دێ بارزان گۆرانیەکەی دەڵێ هانێ گوڵ چەپچێ گوڵ بیدا لە بەرێقەکەت ئەوە وزەنابێت بێ زۆر زۆر باشە لە ئەوەی دابووین مەسەرەن هەر گوندەی بە شتێک بەناوبانگە ئێرە بەس بەناوبانگە گوندی خادرا بە تایبەتی بە هەنجیران بەناوبانگە خۆشەویستان جا هەنجیر بێنە بە ماستاوی هەنجیر و ماستەی مەڕێ چاشی دادەگژێ بەڵێ بەڵێ خوای خۆشەوە نییە دەزن چێ خواردنیشی سروشتی وایە زۆر باشە خەڵکی ئێرە زەحمەت کێشن هەریەکەی بە شتێکەوە خەریکن مەسەلەی مەڕداری و هەنگەوانی ئەو شتانەی لێ بەهۆی بەحکومەوەی سروشتێکی پاک و جوان خەڵکی ئێرەکەێنە بە زۆری بە پێشمەرگایەتی و بە باغەوانەتی ئەو شتانە خەریکن هەندێکشان هەنگیان هەنە بەڵام بەو شێوەی ناکە زبنی بژێ و ژیانی هەر کەسە بۆ ماڵی خۆ کەمێکی هێوتا سپاس بەخوای بۆ ئاوەکەی باس سپاس خۆخوای ئاو گەورە ئاوەکی چاکمان هەیە یا ڕەبی خوای گەورە هەر زیاتر و زیاتریکە سەلامەت بیا سپاس دەکەم ڕای گەورەی ئەو ماڵە چیە بوو ئەو ماڵی حاجی خادری بوو خێزانەکەی عاجفاتە فاتم خانەیە بە سەری تو دا توش ناوی فاتمەوە زاوای جیرانیشن هەر ناوی فاتمە ئەبێرە هەڵا تاوە سەری هەموو هەر فاتمە باشە دەیخوای داتی ئەو فاتمەکاندا خواحافیز پوش فاتم خواحافیز چاوەکەم خۆشویستان ئازان لە قادراوین سپاس بۆ خوای گەورە قادراوە ئاوەشی باشی هەیە یا ڕەبی خوای گەورە هەموو شوێنیشی ئاوەدان کاتەوە چونگاتی دەڵێن ئاو ئاوەدانی خزمینە ئێرەش ئاوێکی باشیە حادەتەن قادراوە زۆربەی باغە جا مەسەلەن هەنجیری چاشیان هەن و ئەگە وەختی هەنجیران دێ هەنجیری قادراوە بەناوبانگە ئەوزار ترێیان هەیە ئەوەی ئەتو پێت خۆش بێ هانە گوندێکی زۆر خۆشە جەبەشی خۆشیە خۆشەویستان بەردەوام دەین هەر بزانین شتێک ناخۆین قسان دەکەین و شتێکیش بخۆین و ئەیدی خۆری وا نابێت چای من وەرە خۆشەویستان یا الله بسم الله توكلت على الله حاجی فات زۆرم پێ خۆشەکە ماڵی خوات دیوە سەلام عەلیکم شوني تاشي بيمزرتي عازي دانشة أجمعين سلامت بي إن شاء الله شوار حمرة ما كدون حاجة قبل ما كدون حاجة قادري حالا منقوي زرابة وبسواري إساري شو بتارجنا زور باشا اشتيك نخو إنجا قصان كين قصان ساتر بودين ما وي وهذا بكين شاب أخونا ما حازي دانا نيشين ديموات تاخذ من شاتن قصة بودين يلا ولا بسم الله الرحمن الرحيم بهشتي باني وبرين أخوش يسان دلقا بنسيبين كي بهشتي باني وبرين بهشتي باقي لكي هر باقي إن شاء الله قد نافع لوي لا قراشي إن شاء الله أخوة خوش يسان أهوا بيدلن كشكتو ساو أخوة خوش عادي بإنجازات أخوة خوش من دو شعبيان لي دكم تويش كان لي دكم زور باشا حاتي سالانا تتشي لي دكم لوي دو شاو تويش كوشتي باي لي دكم سركي أري والله حمشتي لي دكم زور باشا أو نوكن أري والله ومن وين أو إيه سعيدي وشي جمنا زور باشا أري حاتي اشتشي أبو باسكم دلن أتو دوري زور باش تبو لخواي قورة بزيادة بو جن وجن خوازي أوشتان حمودش لخواي بزياد بيدا شو ما استمسلتان دا شو ما جن خوازنان دا شو ما حمودش
قەت بووە مەسڵەتت لێ حاسێ بێ قەتم لێ عاسی نەبووە قەت یاخوا لە بابی متکێوی ساڵەکەی لە چوار لە حاجیاوەیە بووین برێ وێزرا بووینەوە جیرانەکن هەبوو چۆوانەک ناوەڵا چۆ لە وانەکەی لە تەختە نەگەی بوو تەختەخی ژنەکیان دابووی مارەی دەکە ئەویش دەڵێ وەرە دوو قسانت پێ دەڵێم تاخوا لە بۆ من دەست دەدەیانە ناژنەکە ئەوە ژنەکە بە پیاوەکەی دەلێ ئافرین چ ئەو قسە مویمە بەڵام من با نەمکرد با لە موجیان دەگەڕێتەوە ناگەڕێتەوە ئەویش دەڵێ وەڵڵاهی تەنەکەی زڵپیچ لێ دەکەی ئەوی دی وەڵڵا تەنەکەی زڵپی دێ بەم دەڕێژم و دەیڕێژی دێنەکەی زبڵی دەرێ پسیلێ مەدبەقێت لێ دەکەی پشیلەشێ پشیلەکەی دەرێ وەڵا دەری دەکەم دەڵێ بەخوای نەتزانی پشیلێ مەدبەقێت دایە و تەنەکەی زڵپت بابە سێ بە سەی بەردان دەست دەکاو زێڕی لێ وەردەگریتەوە بەجێ دێڵی دێتەوە کارە ساتەی هەستام وەسپەنی ڕاستشمش نەکەم لە برای لە مامی لۆدا خواست کرد و لە بۆ شمیال و مینە بەرمان ئەو پرسیارەکەی هەڵێنا ناناڵی نەهینا نەیزانی ئاتو ژنێکی دیت بۆیە ئەرێ هەرمە ئامۆزەیە خۆی دەستەکەت خۆش بێ حاجی دەڵێن مامانیشی ئەرێ وەڵ ئی گوندی ئی هەموو جیان خدر مامەسێنان مەندەمەران بنزێریان بەستە سێن و بەستە سێنان تا دەگاتەوە ژارەوێ تا دەگاتە بناری قەندیلیش قەدیم لە دوو دەهاتن ئەرێ وەڵا دەزیم بە خۆ لێ دەدان نەزی بووبان بە خۆم چارە دەکرد خۆشەویستان دکتۆرە وە بزانن دکتۆر هۆرجوونە دکتۆرێکی خۆماڵی یاخوا لە ئاتێمەتکەوی حاجی زۆر باشە حاجی باسی ئەوەمان کرد لە پورای شێشمان پرسی تومان بەخشە قادراوە قادری زۆر لێ بوون مەسەلە چێشتینەوە ساحێبی من بۆ ئاوەدانن کردەوە 3 ساڵان بە تاقتەنێ پەرستی بەو خوای تەقەماڵە بوون حیوانە نەبوون دوو شوانە نەبوون هێک نەدەیران لە بەرشوانی من حاجی قادر نەخۆت فێنێ بڕنوم دەست دەدەیا دەورەی وڵاتم دەدا منداڵێکیشم لەبەر بوو مەلام لەبەر بوو خوا دەیزانی پێمیا چەقەڵ هوندەیان و بەخواش تا دەیرە دەیا هاتوونە سەرە پێت وەدەنان ئەری وەڵڵاهی هەر تۆپم دەشکاندەوە ڕەمبەر لێ دەهینا چرک و چاڵ بۆ هیچی نەبوو بەخوای دوژمن نەبوو خشپە بووە بە سەری ئاری زۆر چاکە ئەوەی کە لێرە بووی وتت ئێرە چۆلەوانی بووە ئێستا ئەوە جارێکی دیشم کرد بە کوندە ماو دەهین بە کوندەی نەودی ئەمان و دیدی ناڵی خۆزگەم بەو کاتی بەری بەخوا وێستا شەوە دەڵێ ئەو کاتێک خۆشتر بوو ئەو کاتێ خۆشتر دەبێ خۆشتر بۆ کەس نەدەگوژێرا کەس دوژنی کەس نەبوو کەس دەگەڵ کەس بە شەڕ نەداهات کەس لە پاش باسکی نەدەگوژێرا کەس لە برستان نەدەمرد دەغڵ و دانی خۆت دەکرد و شاد بەخێو دەکرد ئەو کاتەی دڵنەواییش باشتر بوو دڵنەوەی ئەرێ وەڵڵاهی یەک چاتە بە هەموو گوندی خواربایی ئەرێ بە ئەری ئێستا ئێستا وەک جاران برێ مەرە کاکەنانێک خۆ دەری بابت دەگەم خۆم لە تو تێتر وەناڵێن بەخوای وە دەڵێن وەدەێن بەڵام هەر ئێستا خۆشترە حاجی خەبەرم هەیە دەڵێن لە بۆ دائیران نییە کاویەکی دە هاتێمەتکەوی وەڵڵاهی هەموم قەدریا دەگرن لە دایران لەکن وانەکی لەکن هەموو کەسێک وەڵڵاهی مەرفوو فەرماندە بوو بێ حەیبینە بێ وانەک بوو بێ مەرسول کۆمیتە بوو بێ مەسمەر مەڵبەند بوو بێ وەکی دەیە خۆیان پستەکەن ئەوە بوو آخر بوو خۆشت ڕێز و احترامی تایبەتێ لەخوای بەزیانە خزمەتی پێشمەرگەی کردوەتی سۆشی ئەیلور زیاتر ئاوە ئاتوو لە بناری قەندیلی دەبوون پێشمەرگە دەهاتن وەڵڵاهی بەرگم لە دۆشەکەی دەردەهینادە منداڵانم وەردەگرت دۆشەکەم بە پێشمەرگەی دێت مەتێ خوارد لێبێ بە کوردیەکەی خۆشەویستان ئەو گوندانە هەمیشە بۆ هێزی پێشمەرگەی سفران ڕاخرا بووە هەم پێشمەرگە لەسەر گوندی قادراوەیە بۆ پێشمەرگە ئەو گوندەی چی بۆ کراوە وەڵڵاهی هیچی لێ بوو نەکراوە لەخوای بەزیاد ئیوا مەسەلەن مەکتەب بۆیە مەکتەب نایە بە پارە شتی خۆیان کرد خەستەخانەکن لۆ دەرچۆ بەخوای لە بۆیان نەکرد کەس نازانی لە بۆ کوێن دەریان هەڵدا لە بۆ مەیان نەکرد وان نەکردن دەی ئیشاڵڵا بۆ دەکەن دەڵێن بەشێ چاک لە دوا باوەڕ بێ قسێ هەیە وەڵاندامیش دەڵێم دەرێن قڕی ئاکۆ هەجارە دەڵێنی پەسەندە دەی ئیشاڵڵا بزانین بەشێ چاک لە دوا ئەرێ وەڵڵا حاجی زۆر خۆشحاڵ بوو
وتوش خوش حال بي أمش خوش حالم وای گەورە هەموو لایش خۆشحاڵ دوا أري والله ده والله غير ما ودان كنت بتقول رحيم النبي بشري لينا وده صاحبي خمود وشواني شمهبو نەدەترسای عاوي بعدي شو آون بكون ده هنا ولا روبارر أري بەکوندان بكون ده جا ئاوی بەربیانیانیش ئاوی ياوي كون ده بخوالا بفراوي بيستا خوشتر دني وقريت دنا أقر رود دك دقو بفراوي ده خوي دەنێ و گەڵەیە جات و قسان يمكن ده كردن ودارين ده خستن دبو آوي الشبي إذا حدا بو ويش خويو قالك نارين ديم كوكو آوي الشبي حاتی يانا شتم وە بیر هاتەوە خواردنی قەدیم چ دەخوادەوە القديم خوادني بدمي بزل التربو وەکو كشككن لي دنا وكشكك بقوشتي او جا هەڵدەستانگەر مەکتاون دە کوڵاندون هەن تێدەکە شیرێژ ڕۆنن بە سەدا دەکرد دەگەڵ دۆ شاوی حەزینەت کار ببی ساوارن لێ دەنا منجەڵ یەک مەقرین پیوا سوور دەکردنەوە بەسەرن وە دەنا وەڵا حەز پارۆلیاندا دەگرت لەیدی خۆشتر گۆشت و دەگەڵ دەکرد حاتی ئەرێ وەڵ مەڕۆشتووە بوو دەکوشت ئەرێ وەڵ ئاپراغن دەکردن بەشێ پترێ گۆشت بوو یاپراغی بە گۆشتی ئێستا مانی زووگە لە خۆشتر بوو لە الحال بەخۆش خۆنیان گۆشتی خەستا دەکەن کابانی دیویستە ئەتۆ حاجی قادرت لە شوێ ناسی والله جیرانی خۆم بوو لە قادەرەوە کۆتری بوو بانی باش و لێک دەکرد ئارێ وڵ ئەگە بانی باشن لێک نەکرد با پێک نەدە حازی بە ئیمانت تیری قودرەتێ لێدایان نەی حازی ئەخوا خۆشە خۆشەویستان هەموو شتێک قەدیم خۆشتر بووە ئارێ بە جیرانەتی ئەو کاتەی خۆشتر بووە چاتر ئاگان لێک بووە هاوکاری و هەمانگی یەکدیان دەکرد ئێستا خزم بە تۆ چی جیرانەکە ئەساسە تو نەخۆش بێت تا خزم دەگاتێ پێستە دەستە دەڵە خۆ دەبێتەوە بەخوای جیران لە هەموو کەس بەشتر هەموو کەس چاتر لە هەموو کەسیش چات لانێت ئەتو دەگەڵ حاجی قادری ڕەحمەتی کوێیە ماڵی خوای ئەری وڵ پێکەوە چوونیشتان نەگوێزرا بوونیەوە کوێ خاخت دیگەستێم دەگەر بۆ مەلا نەیگواز بوویەوە منداڵی شمە بوو واللهی دەگەر کوێ خاخدرم دەکە بوو محەممەدی مەلا شەریفم دەگەڵ بوو دووسێ مەلام دەکەڵ بوون بە سوارێ سیارێ چوو بە سوارێ سیار هەشدە شەو هەشدە ڕۆژانە بە سیارە ڕۆژ بەسارێ خۆشویستان ئەو کاتەی بەسارەی بووە دنیا وەڵای الان دەچی سوار دەبی هەندی بە سەحاتەکە یا دەگەی جدیا لە جدیارە دەچێ دەمەکە و مەدینە زۆر ڕاستە حاجی کاتی خۆی ئەگا ڕەحمەتی داوای تۆی کرد جێرە و گرفت و کێشان دروست نەکرد ناوەڵڵە ماڵە بابێ من ئەوەندە ماڵە بابەکە چاوت داکەم سەی دێ خاڵم ئەلحانا لە ئێرانێنە هەموو ڕۆژان تەلەفۆنی دەکەن دەڵێن وەرە سەید حومەر پول زامە پێم ڕێگاگراوە ئەستا نابی ئینشاڵڵا ویش چادە بێت ئینشاڵڵا خۆشویستان هەمومان دووها بکەین خوای گەورە ئەو ڤایرۆسەمان لە خۆ بکاتەوە ئینشاءڵڵا یا ڕەبی خوا ئەوەی کە تووشیش بووە چاک بێ خوای گەورە شیفان بۆ بنێ تیرۆرستان لە کۆڕەوە کار کوڕەخوا هەر مەحفیان کاتەوە هەر نانێڵی بە قەریارێ قەتی گەستیان لێدا گەسەکوانێتوەری وەڵڵا عزیزانە من خۆشحاڵ بووم دانیشتن دەمەکە گوێز تو قسە دەکرد ناگال لێنە بۆ خۆرە خۆ من زۆر خوارد ئەوان نەخواردن لە تو خۆرە خۆ لێوە حاجی هەرم خۆشە ساڵی شۆشیە میوانەکەن هاتن پێشمەرگە بوون و جەخۆڵاتی بوون بەڕحەزا ڕەحمەتی لێ من شوانە نەماوە دەگەڵ مام ئەحمەدووە ناخۆی ناخواردوون یاکوتی ماڵەکە ماڵەکە خان ماڵەکە خان ماڵەکە میشات مەدەری موسا حەمەدی ڕەسوەخڕێ ئەمیشتم خاون ماڵەکەمە تمەت و برازامنی هەستان گوێز و میوژمدانە پێشمەرگان یەک دنکم نەداوی تم شەربی لێننا کە من خاوەن ماڵەکە نەمناسی ئەرێ وەڵڵا ئینجا لەوە چێم تووتنانیان وەردەگەر هەر فەردەی تووتنیان 5 دینار وەرد قەدیم ئەرێ بە وای وەرە بەختیار وەرە خۆشەویستان ڕیحانە بۆنێکی خۆشی هەیە ئەها دەڵێ گوڵ و ڕیحانە بوون بە برا گوڵ لە ڕیحانەی جوانترە ئەمە ڕیحانە بۆنی لە گوڵی خۆشترە ئەوە تا بۆیەنە یاخوا لە عاتێ متکەوی پورەمین سەلامەت بی ئینشاءڵڵا زۆر زۆر سپاست دەکەم دەستەکەت خۆش بێ سەلامەت بی یا ڕەبی خۆش بێ خوات لێ ڕازی بێ سەلامەت بی ئینشاءڵڵا پورهەمین خۆشەویستان ڕیحانەی نێو تووتنان
ڕیحانەی دەم دێراوی ڕۆژ بە ڕۆژ پەلچێ داوی زۆر خۆشە وەربەختیار خۆشەویستان ئازان بەردەوامی لە خزمەت سەلام عەلەیکوم کا عەبدوڵڵا سپاسەکەم مەمنونم وەڵڵا دەژیم بۆنی کە بەس بۆنی کە بزانە چۆنە ئەوە ڕیحانەی دەمدێراوە ئەوی تاواکە بۆ تۆ ئەوی دیکە تۆ تەواوکە بەشم دو بەندێکی لەسەر دەڕۆ خۆشەویستان کابڵا ماندوو نەبی چاوت مازەکەم بەخێر بێت کابڵا پێ بڵێ لێرە بە چوە سەرقاڵی زەناوە ئەمن باخچەم هەیە هەنجیر و هەنار بەس هاوینان هەنجیری دەفرۆشین هەناری لەگەڵ هەناری کابڵا ئەوەی کە بیستومە دەڵێن ئێرە بە هەنجیری بەناوبانگە خۆی قادراوە بەناوبانگە بە هەنجیر ئەوەی کە ئەو زەویانێک کە لێرە هەیە بە کەلێک هەنجیر و هەنار دێ زۆر باشە بۆ هەنجیر و هەنار کاتی خۆی توتنمان دەکرد دوایی کە توتن نەمەکەوت بنا بەخوای لەسەر پشتە دێراوان گەلێک جاریش لێ دەکەوت ئەو خەوە خۆشش خەوی بەیانیانمان نەبوو دەبۆ ڕامان کردوا بۆ ناوتوتنی بەس هەر ئیبزۆزەش بووین کە عەبدوڵڵا بەخوایوانە بەخوا کەمێکم هەبوو دەمزانی بەسەر ئەو کاتێش خۆشتر بوو زۆر ئەمن هەمیشە کتومە کە توتن نەما بەرەکەتیش ڕۆیشت چونکە ئەو کاتی کابرا کاسب بۆ زۆر احتیمامی هەموو شتێکی لەسەر توتن بوو ئێستا ئەوەندە چاومان برسی بووە بە هیچ شتێک پڕ ناوێتەوە خۆشەویستان سەدەق بۆ قسەی کە عەبدوڵڵای کە دەڵێ ئەمە مەبەستیەوەیە کاتی خۆی ئێمە هەموو زەین و فکرمان لەسەر کاسیبی بوو ئیشمان دەکرێت هاوینان بۆ پاییزێ و بۆ دستانی سەر لە نوێتێ هەڵدەچوینەوە بەڵام ئێستا ئینسان مێشی ئاڵۆز بووە شەوێکە دەنوی 6 کەلەکان دەگۆڕی دەبێت لەوەی چەندی زەرەکەم دەبێت هەرێ فڵان چەندی قازانکە برین با بە ئەمن کردبام ئێستا ئەوەیە ئەو کاتی ئەوە نەبوو کابرا خەنی دەبوو دەگو پاییزێ بەروبوومی خۆم دەفرۆشمەوە نە پاییزێ ئەتۆ کە دەتفرۆشت بەرومی دەفرۆشت حیسابت دەکرد هەتاکو بەهارێ چەندت بەشێ دەکا ئێستا هەموو شەوێ دەبێت حیساب بکەی تا بەیانی چەندت بەشێ دەکا هەر چەندی هەتبێ هەر پێ دوایە کە شتێکی خۆش هەر پارەی قەدیمیشەکە پیرەمێردەکان دەریان دێنا تام و لەزەتی زۆر جوان بوو ئاوان دەکرد ئێستا ئەوە ئێستا بەشە دەوێت دەداری سامیشی تێداێ ماڵە خاڵان دەیگو دەڵی چی یەکی سوورت ئەگە دینارێکی وێدا بای خۆت پێشا بوو بەخوا ئێستا ئەو خۆشەویستان ئەو کاتەی پسکیتی سەرسان کا بوو دەگەڵ بیپسی ئەو کاتی بیپسی و بەخوای بەکوونە لوتێندا دەهاتەوە کاکە کاتی خۆی کە لە لادەی بووین ئەگەر یەک چوو باشاری دەیگو ئەرێ ئیمشیت خواردەوە ئەگەر نەی خوارد باوە دەیگو ڕاز ناکەی نەچووی بەس ئەگە خواردبایەوە دەیگو ڕازەکە چووە دەنگو دەگە چوێ شاری دەرگور کەبابت نەخوارد باوەکو نەچوو بای وا نەوا بووە دەبۆ خواردباتە ئێستا لە ماڵە کەبابی دروزەکەی تامینیە کاتی خۆی زۆر خۆش بوو مەسەلەن خۆشەویستان لە گوندیدام کە عەبدوڵڵا دەستە شاری جای وادەهات دەیگو پڵیتە عەلادینم بۆ بێن یا دەیگو تۆڕی لۆکسم بۆ بێنە ئیلەنگەر شوشە لالەم بۆ بێنیان بۆ دەپشتێنێت بەس باە لە ڕێژ ئاگات لێ کەوتپای دەشکە بەنیان دێنا بەلاقی کابران دەگردان ئەو قیاسن پاتەی بۆ بێنە ڕاستە زۆر وا بوو یان بستیان پێ دەگرت بۆیە هەمیشە دەڵێم خۆزگەم بە چەلان بە چەلی چەلان خۆزگەم بە جاران بە جاری جارە زۆر من بەجێر دێڵم خۆشحاڵ بووم ئەوە بزانم شتێکیان لێ بۆ دەستی کەرەمەتی قەت بەژێ وەرە بەختیار یا الله داژان ماندوو نەبی سلام علیکم دەستەکەت خۆش بێ ماندوو نەبی خۆشەویستان پێشتم کە برادری محەممەدی کوڕمی چای مازەکەم داژان زۆر سوات خۆشەویستن خدا عافیس بەختیار ئەوهۆ چەند جوانە کاکە بەختیار ناتناسم خۆافیس ئەم بەی خوشی خۆم گەیشتم ناو چیە تۆ پەریما دەوەرەوەرە دەخوێنیە تۆ پۆلی چەندی پۆلیەشی فێری چ بووی گۆرانیان دەزانی دای گۆرانێکمان بۆ بڵێ دەی چ دەڵێ بڵێ چ دەزانی حەزم شەمرێ دەکەی بڕۆ دەڵێ بابێتەوە خاردە کچێ خاردە ئەی ڕۆ شەمرێ دەکا خاردە هات وای بابڕۆ چاوی خۆشەویستان ترساندم ئێستا بۆم دێن خۆشەویستان دەچینە ماڵە مام شێخاڵای
ئێوەش لەگەڵ ئێمەدا بن وەرە بەختیاوەرە نەکەی ئەگەری پێش خۆ بدەی هەری وا شەوکوێری سەلام عەلەیکم چۆن قوربان باشن هەڵتان باشە سەلام عەلەیکم چۆنن باشن دانیشە ئەستەغفر الله چۆنی قوربان چۆنی قوربان بەخێر ئێوە مەسەید بەخێر چۆنن داژیان هەڵتان چۆنە باشن سەلامەتن چۆن دانیشە سەلامەت ئینشاءالله بەخێر سەلامەت ئینشاءالله خۆشەویستان لە ماڵە مام شێخ هەڵای دیارە سەرەتای دروستبوونی هەموو شتێک دەبێت کەسێکە بێت دەستەی دامەزرێنەر بیان چۆن بڵێ بیرۆکان هەبێت چۆن ئێستا لە فڵان کەسی دەپرسی ئۆ فڵان کەس ئەندامی مەکتەبی سیاسیە دەستەی دامەزرێنەرە ئەم شێخ هەڵاش دەستەی دامەزرێنەری ئەو گوندە جوانەیە کە پێی دەڵێن قادراوە گوندێکی زۆر خۆش و دڵڕفێرە جەوێکی زۆر خۆشیە خەڵکێکی میوان دۆست و خەڵکێکی تەباو لەبار پێکەوە هاتوین لە مام شێخ هەڵا دەپرسین بەڕێز ئەندامی مەکتەبی سیاسی چون دەستەی دامەزرێنەر ئەرێ ئەندامی مەکتەبی سیاسی دەکەی وەنیا ماندوو نەبی چۆنی چاشی یاخوا بە خێری سەر چاوان قوربانتمەگە ئێرە شتێکی لێبادە بۆ ساتۆ ئەندامی مەکتەبی سیاسی کوڕ ئێرە هیچی لێ نییە مە لەگەڵ ئەندامی مەکتەبی سیاسی وانە هەموو دەمێ هەر دەتێکەڵاوی بووین وەڵا خۆشەویستە کەڵە بابی خۆی بە لەپان لێناوە ئێرە ئیچۆل و هۆل بۆ گوێ لێیە ئەو وەختی ساڵی بۆ ئەلحان چ وەختەکە خەریک بۆ حێل بڕوارە بۆ کوێستانی هەستام چوم ئازی قادر خەڵگەوا دەڕوا وڵات چۆل دەبێت بۆ کوێستانی وەختی چ ئێران لەسەر حەدودی نەبوون دنیاکی خۆش بوو زاکوینیا بێ هەندێک ماڵان پەیداکەین کتومەمەوەکی داوەڵی مێشێ با بچین داوەڵەکەی بچەقێنین حەچی کەفی لێ بێدێ ئیکەبیشی دێ بە تۆ بزینە ڕەحمەت لە خۆت و فیکرێت ئەوا بوو بەسەری تونەکەمە لە پێشیشدا کاکە باسی بابی یاکۆی هات ئەگە ئاوەدانی دەکەنەوە ئاوەدانی کەنەوە هەز مشکیلەکی هەو بوو عایدی من عشیرەت و لە حکومەت گوێ لێ کاکە لە ناوتێ ساعی زەراعی لە بۆنگۆ هەڵناوەشێتەوە ئەندە مڵکەوا دەرچووە ئەوە ژمە دۆڕێنن وەڵانجا هاتی ناوەدان کرد ئەوێ ساش دەبینی کاری 200 ماڵ و 300 ماڵینی هەرەوە زۆر دەبێ گەلێکی شەبوو نەگە خەرایکەنەوە ئەوان ئاوەدان کردەوە و لێرە بنیشتە جێ بووین و جەناب تو حاجی قادر هەستان مەسەرەن بە دروستبوونی ئەو گوندەی کە پێ دەڵێن قادراوە ئەو کاتەی بە حکومەی ئێرە چۆل بوو ئەو مڵکەی لێ نەبوو هەرێوەڵە ئێوە بۆ خۆتان خزم و ئەقرب و ئەجا هەر مڵکەکە ئیخۆن بۆ لە دەستە خۆن ئەوەندە دەرچوو بۆش حکومەت پێی قایل نەبوو ڕەپسی کرد بۆ دەنا هەمووی کرد بۆ ڕقەم و خەڵکی ئەندرانی هینا لێ دامەزران ئەو سەنگە سەرا هەر هەمووی لەسەر مڵکی شارۆشیان دامەزرا خۆشویستان ئەگە دەڵێ خەڵکی هەندەرانی هێنا مەبەستیەوە خەڵکی شوێنی کە هاتوتە ئێرە شوێنی جەدیکان جا لە میرزا ڕۆستەمی ڕاهاتوە لە بیتوێنی ڕاهاتوە لەگەلێک جێبا هەر هەموو هەر لە بێرە هات بە زۆری هەندێکی لە بۆ ژارا ڕۆیشت تەباو لەباری دەگەڵ گوندەکانی دەوروبەر و چۆنن وەڵاهی دەچاگوین زۆر دەچاگوین لە قەدەر شەڕ و شۆڵشتیوان لە بەینی دانە بووە لە سەیاخوایی و مەسەڵەن گرشی و جیرانە بەڵێ دەروکۆت و جیرانە زۆر دەچاکین لەگەڵ زورکان و جیرانە بەڵێ جیران نەهەنە سەرنج جیرانە ئەوە کەوتونە مابینی چەند گوندان لە دەستی ڕاست و چییە وەڵاهی لە دەستی ڕاستن گرتکە دەروە کۆترە لە دەستە چەپیش زورکان ژن و ژن خوازی پێکەوە هەیە بەخوا لەگەلک شوێنان هەیە و لە گەلەکان نییە و ئەوە تێکەڵی ئەوەی کە تەمەنە ڕۆیوە ناڵی خۆزگەم بەو سەردەمەی کە ئێرەمان دامەزران بەڕێوەڵ ئەلانەکەینەکەی بە ئامەد سینەما و ناشکری نەبێ یاڕەبێ لەش ساغ بی تەمەند درێژ بی ئەندامی مەکتەبی سیاسی دەستەی دامەزرانەری گوندی قادراوە کاگڕە سوڕەبی زۆر خۆشحاڵ چاوان هەر سەلامەت بی ئینشاءالله سەرچاوی من خزمینە لە خزمەتمە ڕەخاز دەبم خدا حافظ دانیشە بە قوربان سەلامەت بی ئینشاءالله خدا حافظ قوربان زۆر سپاس خەجێ یاخوا لە ئاتێمت کێ پورە غەزماندوو نەبی چۆنی چاشی وە چ قوربانت دڕووداڵای دەبڕم تا بڕێ پیسایی پێوە نەمێنی بە قوربان
بخيري چۆنی چاشی چۆنی بە قوربانت سلامەتی پورە خەت تو چۆنی کوڕی خۆم سلامەت بیش ماڵ و منداڵت وەڵی ژی کەڵۆکەینە تو چۆنی ئەمە شەکی چاکە من پیر بووم تم پێ پیر نابووی نادەست لە دنیا فەرماندا والله دەسما لێ بەر نەیەک سەلوانیا خۆشەویستان پێت شتێکی جوانە وا دەکەم ئەرێ وەڵایشی چاک دەی خۆشەویستان پورە خەز ئەوەی خاوێن دەکاتەوە چۆن قەدیم جۆماڵیان دەکرد بۆی ئاوەکە نەمێنیتەوە جۆماڵێ دەکات بەڵام بە تەکنیشی تازە بە موقەستی ئەها چاو بەختیار بێنە پێش چاو دەست و پەلەن یاخوا لە ئاتێ متکەوی چارە خۆشەویستان یخوا بە خێرێنە سەر چاوی پورە خەجێ ئەوەی خاوێن دەکاتەوە خۆشەویستان بۆی ئاوەکە بە قوربانت بەردمەرم ئەوە چیتە ئەوە ئەوە نەوە ناوی چییە؟ محەممەد دەجوارن دابان دەدەم بەشکم چون چەش دەی الله ئەکبەر چۆن محەممەد تەمەند درێژ بێ ئیشاڵڵا پورە خەز ئیشە کارێک نەبوو بەس خۆشیت نەیدانیشی سەلامەت بی نەیدانیشی دەبی نەچێن بە قوربانت سەرچاوی من کوڕی من خۆشویستان بەناوی خوای گەورە بەناوی ێزانی مەزن لە ماڵی مامۆستاین مامۆستا مەلەحمەد مامۆستا ئیمام و خەتیبی ئەو گوندەی ئیمام و خەتیبی گوندی قادراوایە مامۆستا سڵای خۆی گەورە لێبێ زادەتەوە بەخێر من سەر چاوم بەخێراتتان دەکەم مامۆستا ئەمن دەمەوێت پرسیارێک لێ بکەم مەسلەی ئێستامە دینی ئیسلام گومان لەوەی دانێت تاکە دینە دینێکی زۆر جوانە پێت وایە پەیامەکان بە تونند و تیژی دەگەنیان بەهێمن و هێدی و لەسەر خۆی وەڵا پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێ وایە لە خۆتبەکەیدا وەکو هێرش بکە فەرمودەکانی وانە کردوم جاریش وا زۆر بەهێدی جا فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم دەفەرمی خەیر الأمور ئەوسەطها باشترینی ئەو شتانەی کە تۆ ڕای دەگەێنی ئەمر پێ دەکەی دەیگەێنی وەسەتەکەی بگرە لە ئیش و کار و لە هەستان و لە دانیشتن و لە خواردن و لە خواردنەوە و لە وتاربێژی و لە هەر شتێکدا بۆی کە عالەم مجتەمەعی ئینسانی ئیسیفادەی لێ بکە چونکە وەکو خوا دەفەرمی لا ئیکراها فی الدینە خوای تەعالی دەفەرمی تۆبزی نییە لەوەیدا کە تۆ بە تۆبزی موسڵمانکەی تەنها وما على الرسول إلا البلاغ المبين خوای تەعالی دەفەرمی سەر نێراوەکانی من لەسەر پێغەمبەرانی من لەسەر ئەوانەی کە من ناردوون ڕەوانەم کردوونە ئیلا تەبلیغە تۆ ناتوانی بە تۆبزی ئیمان بێخیە ناو کەسێکی دی بەس تەبلیغت لەسەرە جا تەبلیغ لە هەموو شتێک مهمترە ئینسان کە تەبلیغی کرد من دەڵێم کاک ڕەسوو ئەتۆ نوێژ بکە ناتوانم بە تۆبزی نوێژیت بێ بکەم بە تۆبزی ئیسیفادەی لێ ناکەی بەس گە بە هێواشی بشتە ناو دڵتەوە ئەوە پیاوێک بۆ ئامۆژگاری من کرد و بۆ ئیسیفادەی من بوو بۆ دوا ڕۆژی منی بۆ دنیا و قیامەت ئەوە چاتر دەشتە ناو دڵی ئینسانیەوە خوای تەعالی وا چات قەراری پێ دەگری مامۆستاجان لەسەر ڕێژەی دینداریە و گوندەی بزانین چۆنە لەو گوندەی ڕێژەی دیندار والله الحەمدولله من کە هیناومە لە 64ەوە منداڵ بووم کە ماڵن لێرە و خەڵکی ئێرەمە تەمەنم هیناوە تا ئێستا کە تێیدامە ئەوە چەند مزگەوتم دروست کرد و مزگەوتی جامعی کە گەورەترین مزگەوتە لە وڵاتیان وەک مزگەوتێکی شارن دروست کردووە لە خوای بەزیاد بێ لە 2007ەوە دەستم پێ کردووە بۆ خۆم بەسەر پەرشتی بە 4 ساڵ تەواوم کردووە الحەمدولله لەبارەی دینیشەوە عالەمێکی بەدینە لە خوای بەزیاد بێ بە زۆری حەج و عەمرەی کردووە بە زۆری دیندارن نوێشکەرن حتا کە ڕەمەزانیان گرت شەشەکانیشی دەگەڵ دەگرن ڕەمەزانە چووکەڵەکەیەوە ئەویشی بە دوودادێن چونکە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک کە مانگی ڕەمەزانی گرت و دوای شەشەکانیشی گرت وەکو تەواوی ساڵی بە ڕۆژوو بێ جا ئەو حەقی دێ و بیر و باوەڕە الحەمدولله لەناو کۆمەلگای ئێمەدا بەتایبەتی لەناو ئەو گوندەیە کە گوندێکی ئاکوانە شارۆشینە پێن دەڵێن شارۆشی قسمێکە لە ئاکوان الحەمدولله دیندارن لە خوای بەزیاد بێ ئاژاوە شتیشن کەم لە نێوە ئیشەڵڵا ناش بێ بە ئومێدی خوای ئەوەی کە من گوتومەوە تا ئێستا دەیڵێم و لە منداڵیەوە تێیدا پیر بووم هەر ئامۆژگاریم کردووە و فەرمانەی خوای تەعالی و پێغەمبەری خوای سەلات و سەلامە خوای لەسەر بێ پێم ڕاگەیاندونەوە ئیلا پاداشەکەش ئەوە بووە کە خوای تەعالی لێم وەرگری و ئیشەڵڵا ئەوانی ئیسفادەن لێکردوون و بەرەو خرابی ناڕۆن بە ئومێدی خوای تەعالی ئومێدی خوای گەورە خوای گەورە هیدات هەموو لاشی بدا ئومێد دەکەین خوای گەورە هەموو لاشی مەحفوظ کە مامۆستا توش سەربەز و سەرکەوتوو بی ئیشەڵڵا ئەسپاردەی خوای بی بەجێ دێڵین خدا حافیز مامۆستا ڕایزان بەنای خوای گەورە لە ماڵی کاک حەمدین کاک حەمدی گەنجێکی گوندی قادراوایە ئیجوان چاکە ئومێد دەکەم دە باڵە خۆشدا چاک بێ کاکەی چۆنی بەخێر بێ سەلامەتی ئینشاڵڵا خوا بەخێر بێن کاک حەمدی پێم بڵێ
ڕۆژانە بە چۆ سەرخاڵی لا ڕۆژانە زیاتر خەرکی ناو باغ و باغاتین بەڵێ ئازڕعاتین باشە باخستانێ لێرە وەڵا میوە زیاتر زۆر هەیە هەنجیر هەیە خۆشەویستان قادراوە ینی هەنجیر ینی هەنجیر ئەرێ وەڵا هەنجیر هەناوە خۆشەویستان من بنیاتم ناوە مانجی عاود دێمەکن کە عەبدوڵڵای دێمە بێش لە خزمەت داین ئینشاءڵڵا تەسویرێکی دەکەین لەسەر لێکردنەوەکەی و طبعا دەیان فرۆشن دەیان فرۆشن بەڵێ هەنجیرەکان و بۆ شوێ دەچن وەڵا بۆ هەولێر دەچێن بۆ کەرکووک بۆ کەلار بۆ هەمووی بۆ هەمووی بۆ سلێمانی تایبەتە زیاتر هەنجیری ڕەشە زەردە چییە وەڵا زیاتر هەنجیری زەدە ناوی چیە هەنجیرەکەی وەڵای هەر هەنجیری زەدە بڵێ عەبیدە گەورە عەبیدە گەورە دەگەم ماستە هەنجیرە میرانە سەدەکات هەنجیرە میرانە چاچیان دەخۆی بخۆت چاشیان زۆر باشە کاکەمدی پێم بڵێ لێرە هیچ شوێنیش لێ بۆی گەنجەکان کاتی تێدا بەڕێکەنیان بتوانن وەرزش واللهی وەکو وەرزش ساعان نییە ئەجات دەستنە سەنگە سەر باشە شەوانە چ دەکەن لە شوێ خۆ شەوانە وەڵی لەو سێ مارکێتی لێن لێرە بڵێ مارکێتی لێ گەنجەکان هەیە لە ماڵی خۆی زایدی مەشغوڵی زۆر باشە ئەتۆ خوێن نوشتە تاواکەدا بەڵێ چ تاواکەدا پەیمانگەزان ئیسلامیەکەن یاڕە بێر سەرسەلامت بۆ خۆی زۆر میهیم و ئێستا مەسەلەن تۆگە تاعین بی دەتوانین لە شوێ دەربێت من بەشی شەریعەیە شەریعەیە خۆشویستان بەخوا خۆشە شارەزایەکت هەبێ و بە تایبەتیش لە شەرعدا ینی ئێستا ئیوال لەگەڵماندا مەسەن هەر لە خۆوە نێو دەکەوی واللهی ئیوا دەبێت کاکە واللهی وا نابێت تۆ گە شارەزای لە شەرعدانە بۆ فەڵتان دەدەیت ئێستا وای لات وە حەچی ڕاست بۆ لە دەست بە فتوادان دەکات زۆر سەیرا شارەزاد نەبێ خۆی فتوادان مشکلە بەخۆی نەک فتوادان لە شتی کەژەگە شارەزای نەبێ گونا قسان ئێستا هەر گوندی قادراوە کەش و هەواشی خۆشی هەیە کەشواکەی زۆر خۆشە شەوانە فێن زۆریش پێنکە جێوەشی خۆش تا چەند ڕۆژ بێرە دەبێت وەڵا زۆر لەم پێ هەر لێرە دای بووم هەژمە لێر بەڵێ شتێکم نەماگە تۆ شتێکت هەبێ وەڵا بەخێر بێن سەر چاوم خۆشحاڵ باتن خێر سەلامت لەبیر نەچێ ئینشاءڵڵا سڵاو ڕێز بۆ هاوڕێ بۆ بینێرانی شێو خێر بێن سەر چاوم زۆر زۆر سوپاس خدا عافیت چاوەکە بەختیار چاو مەدریسێکی چەند خۆشە بسم الله الرحمن دانیشە ڕحمەتی خوا لێ بە ئیمان دادنیشە يا الله يا الله يا الله سلام عليكم شوني تاشي أحوالك شون يا أخوة بخيرك رولا بخيرك يا مزرتي الحمد لله ما بخواي بي مزرتي ما بلا شاك يا أخوي بزيادة تاشي خليشي تي أمن والله خليكي دانشني أدي بس بعد بس برسول سلكي قل الله أحد سبحان الله سبحان الله زور باشا سبحان الله تصندكي صد هزار بين بوشا سبحان الله زور بكا سنقاتي زور مهمة سبحان الله أستغفر الله لا إله إلا الله أوانا بردوان بيانكا وروح مخواد للدل دابي چون خوای گەورە ئاگاداری هەموو نهێنیەکانە یعنی ئاگای لە دڵی هەمومانە هەرێ بۆ نوێژیبانیان چۆنی زۆر باش هەڵدەستی ئایلە خوای بەزیاد بێ ڕەمەزانێ چۆن بووی ڕەمەزان ڕابردوودانی هەڵدەستم ڕەمەزانش الحەمدولله زۆر باش زۆر باش بوو عەرەبی هەر باش بێ هەرێت ناو چی بوو هەمین پور هەمین قەدیمە تو هەر لێرە بووی بەخوان جانم ێش ساڵ و زمانە ئەنا ئەگەم مێردت کرد هەر لێرە بوویان لە شوێنی کەڕاتی لا دەروکۆترێ ناوەڵە لە کاسکار لە کاسکان یا ڕەبی بەخێری سەر ئەوان ئی کاسکانی کۆرە باشە دی بۆ ناڵێ ڕەبی دەرکرد با قوڕێنەگری ئەمە چوزانەما تو ئیوێی زۆر باشە زمانی گەنجاتی کاسکان خۆش بوو مەڕدار بوون مەڕدار نەبوون ناوەڵە ناوەڵی مەڕدار نەبوون لە ماڵە بابت بووی بەڵێ دەستە خوشک و شتەکانی خۆت دەبینی ئێستا ئەوی مابێ ئادەی بینیش مابێ نەماوە سەردانت دەکەن کەم ناڵی خۆزگەم بە قەدیم بەری بەخواوە دەڵێ قەدیم خۆشتر تۆ ئەوەندەی کە لە ماڵێ بابت بووی مەسەرەن داکت ماوە کەسم نەداکماوە نەبابم ماوە هەر نەمدی نانە ئەوەنی خوامان هەیە خوا کەسی بێکەسانە ئەمە هەموو کەسمان خوای گەورەی زۆر باشە ئەتۆ مەسەلەن داکرد ئەوەی کە مەسەلەن فێری نانکرد نوشتیان کرد لە تەمەنی چەند ساڵی فێریان کرد چەمەنی چەند ساڵی واللهی هۆ هێ دەبینی جانازم ئەوێ ستورۆکی بێ بوومەتنیان دیەک بۆی
کابانێکی باش دەرچی زمانی نانی هەرزن بوو نانی هەرزن نانی هەرزن دەکرد ئەممان نان ئەوە ئەتوو ئەرێوە ئەڵڵاهی پێم خۆشە زۆر باشە پور هەمین ئەتۆ مەسەنە کە لە تەمەنیشیاوە منداڵی فێریان کردی ئەگە تو مێردت کرد بێ منەت بووی لە نانکردن و لەشتی وەنیا ئەتو ئێستا زەرورە ئەوانەی بۆ ئەو سەردەمەی منداڵ لە تەمەنی چەند ساڵی فێری ناکردن و شێوکردن و شتیوا بێ باشە وەڵا لە تەمەنی ئەوانە فێر بن فێری ئەبێ سوور ئەبێ سوور چۆن دەتریقێتەوە وای پێم خۆشە بەردەوام بەرەسەر لا إله إلا الله إن شاء الله خوای گەورە سەعب ڕوحمە بە هەمانەکە دوعانیش بکە بۆ ئەوانەی کە نەخۆشن بڵێ خوا ئەو دەردەن لە کۆڵکەیەوە پورە ئەمین خوای گەورە ڕێز لە مووی سپی دەگرێ تێگەیشتی دوعان بکە بڵێ خوایە ئەو برا پێشمەرگانەش مەحفوظ بن ئەو دەحشەش لێ ناوچن وایە چەپاڵەندەی بن پارێزی وەنیا باشە ئەمن لە خزمەتت دەم ئەرێ ئەوە چیەوە ئەوە نەوەم ناوی چییە محەممەد محەممەد محەممەدیشی کەڵۆکەیە یا ڕەبی خوای محەممەدیشی خودبان ڕەبی خوای کاکە چۆنی سەرچاکە ناوت چییە تۆ کاریان وەڵە کاریان جان دەخوێنی ئارەوەڵا دەخوێنی پۆل پێنج ماڵە ئارە ئافرین زیرەشی پێم ئارەوەڵا خۆشە ئەدی ئەتو ناوچیە محەممەد محەممەد بابە دەخوێنی پۆلی چەندی پۆل یەک ئافرین محەممەد نابێ بزۆزەبی نەچێ سەرجا دەشتووە باشە بابا دەگەڵ جەڕەس لێدا و هاتنەوە یەکسەر دێەوە ماڵێ باشە ئەوتیانە ماڵەوەیە وایانەنا زۆر باشە هەر سەلامەت بن ئینشاءڵڵا ئەوە چتەوە گەورەمەوە دا گەورەتە زوبانیان ئەگە هەستای دەستی ماچکە بە قسەی کە ئاگە کوتی ئەوەیە زۆر و ئاگا لەدا گەورێ بێ باشە کاکە ئیشنە بە قوربان پورەمی لەسەر ئیزنێت هەر بمێنی بە خێر و خۆشی کاکە بی سوڕێنە بی چاوی من هێن دیارێ خۆشویستە ئەو گوندا گوندێکی خۆشە یاڕبی خوالیان تێک نەدا لە حوشەکەی خۆیاندا تو فەڕەنجیان هەیە هەنگی دنیایان هەیە بەجارێ تۆ فەڕەنجەکان زانجا گەسکیشیان لێداون بە سەری تو بەڵان شتێکی هەر پێوە ماوە بە بڕچیە ها یەک بێکی خۆ دەڵە خۆشەویستان بە بڕچیەوە ما بەختیار خوا خۆشە بەختیار باشە بوانێ وەڵڵاهی بە قسووسیان لێکردوونەوە بە قسووسی وەرە خۆشەویستانەها دەڵێن ئاوەدانی بەختیار ئەگەر ئاوت هەبێ هەمیشە خانووی دێستا چن لە شاری ڕێک دەڵی دەچێ دەسزنێ هەواشی پاک سروشتێکی جوان خزمینە خۆشە حەوشە ئاوا بێ وەرە 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 دەی وەرە دەی وەرە با دەرشێکێت بۆ لێوەکەم وەرە وەرە ڕاست وەرە خۆی لێ نادێ ڕاست وەرە ئێه بڕۆ لەو سەری بادەوە 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 زیاتر دەستمە سوڕێنە وەرە خۆشەویستان چاو لێە ئەوە هەنجی دنیا بەختیار تەماشایکە لە هۆشم هەر خوادن بۆ مەعیدەی زۆر چاکن دەگەڵ ئیدیکە تامیە هەژ ئاسمانی فەرقە ئی بازاڕی ئەخوا خۆشن هانی بخۆ دەشخوا بڵێ نیواتمە بڵێ ناخۆم تەبیعەتی کابرای هەیە خۆشە وەرە با بڕۆین خۆشەویستان و ئازان ئێمە لە قادراوین کاکە ماندوو نەبی چت پێ چاوەکەم خی گەورە ڕزقتدا پیواز باینجان کوولەکە خەیار کاڵک تەماتە بەمیە وایە دەیخوای گەورە ڕزقتدا ئینشاڵڵا بەختیار سەلامەت بی بسوڕێ بۆ لای من سەلامەت بی ئینشاڵڵا قوربانم بە زیاد بێ این کاریم دەگەڵ مەکە سەلامەت بی ئینشاڵڵا خۆشەویستان هەموو ئەو شتانەی ئێوە ئێستا دەیبینن بەداخەوە کاتی خۆی ئەوە لێرە لە گوندیڕا بۆ شاری دەچوو تەماتەی خۆماڵی دەچوو کاڵک دەچوو خەیار دەچوو پیواز دەچوو
ئەنواعی میوەجاتەکان سەوزا بەڵام بەداخەوە ئێستا لە شاری بۆمە دێت ئومێد دەکەین حکوومەت هێرێن پلانیشیە بێ بۆ هەموو ئەوانەی کە کاسبی دەکەن مەسەرەن خیار دەکەن ئەوەی کە بینیتان چەندی ساڵ لەمە پێش تەماتە نەدەفرۆشا بەهۆی هاوردەی شتەکانی دەرەوە ئومێد دەکەین ئەو ساڵ پلانێکی تۆکمە هەبێ بۆی هەموو ئەوانەی کە ئیش دەکەن ساڵانە بەروبوومی خۆڵاتی خۆمان سرف بێ نەک ئیشوێنی کە بۆمە بێ بەڵکو شتی خۆمان بخۆین بە تامتر و خۆشتر و چاکتر ئەرە چۆن زیرێکیشم بەس بە خەڵک نەم بەخۆم دەزانم خۆشەویستان قادراوە شوێنێکی زۆر خۆشە شوێنەکە بەڕاستی ئاوی باشی ڕەبی خوای گەورە ئاوەکەی زیاترگەن نادەسم پێ لێ بەرنابێەوە تا کاکیش زانی ماندوو نەبی چۆنی حاڵت چۆنە چاوت مازەکەی زۆر بەخێر چۆنن باشن سەلامەتن دانیشن ڕەحمەتی خوا کامە محەممەد محەممەد وەرە محەممەد وەرە خۆشویستان ئەوە محەممەد جمهوری منە محەممەد بەخێرەیە ماچیشم دەیە سەرکەوتو من خۆشە ئێرە گوندیشی خۆشە دڵ پێی دەکرێت چۆن شەوانەش فێن و خۆشە هەر زۆر فێن کە زۆر باشە بەتانی خۆ چەق چۆن دێتێ خۆشە زۆر باشە سەلامەت ویشاڵە وەرە بەختیار چاومانی خزمەتەدا ڕێزی ماندوو نەبن چۆنن باشە لەخواسان چۆنە دانیشە دەخوێنن کچی ماڵم زۆر باشە ئەو گوندەشی خۆشە وایە پێکەوە لەگەڵ دەستە خوشکەکانتان کۆ دەبنەوە وایە ئەوە چی یەکدید برادرن برادرن ڕۆژانە یەکدی دەبینن لێرە سەرکەوتو من تا چەند هاوکاری داختانن ئێستا ئەوە لەو تەمەنەیدا حەقوا فێری شێو لێنان و ناکردن شتانە بنەوە بە تایبەتی خۆشەویستان ئەو کسانەی کە لە گوندن زیاتر کسەکانی گوند جیاواز لە ئەو کسانەی کە لە شارین کسانی گوند هەمیشە چالاکن هەمیشە ئیشکەرن نەک وەک ئەوانەی گوندی ئەوانەی شاری بۆ بوورە شێوێ هەتا دوی شێوە خەریکی ئەنتەرنێتین خزمیە بانیان ساعسی هەڵدەستن بەڵام لە گوندی بە پێچەوانەوە بانی زوو هەڵدەستن هاوکاری داچیان دەکەن شی دەکەن جا ئەوەی کە مەڕووماڵات هەبێ مەڕووماڵات ئەوەی کە باغی هەبێ باخ ئەوەی کە هەر حادەتەن لادەی وایە بانیان زوو هەڵدەستن خۆی بانی زوو هەستانی شتێکی زۆر باشە هەڵدەستی کاروبار و ئیشەکانی خۆت دەکەی لە لادەی بانی زوان هەڵدەستن ئەوەی کە مانگای هەبێ مانگای دەدۆشی نانکردە سوزانم هەرەوەزە یارمەتیدانی یەکدیە پێم بڵێ تۆ داکت فێری شێو لێ نان شتی کردوی سا دەتوانین شێوێ لێنی نانیش بکەی هەر بژی ئەتۆ شەوە سپێنی هەمووتان بە ماڵ و حاڵی خۆتان دەگەن دەڵێن ڕەحمەت لەو شیرەی کە خوا دووتانە چالاکن یا ڕەبی سەربەرز بن هەر سەلامەت بن ئینشاءڵڵا خدا حافیز دادەیجان خواحافیز دانیشە خواحافیز قوربان خواحافیز چاوەکەم کاکەندەی ئەو لولەی مەسوڕێنە داوای دەکەی دەڵی ساڕغن پێوە دەنێ بە بەلاژ نیە کابراز لە ئاوی دەچی یەکە کامیرەی تێ دەکەی خۆشویستان لە قادراوین لە باغی کاکزرارین کاکزرارەوە چن ئەوە هەلوکەن هەلوکە هەلور بلور نا هەلوکە وەرە پێش بەختیار کاکزرار ماندوو نەبێ سپاس سەلامەت بەخێر باغی توێ بەڵێ چت هەیە لێرە وەڵڵا جا هەلوکەن هەنە و هەنجیری هەیە و هەنگمان هەنە و خورماڵوی هەیە و هەموو شتێک هەنارمان هەیە و ئێستا ئەوە هەلوکەیە ئەوە هەلوکەیە گڵاسیشی پێ دەگوت تش بەرەزت واتە شەو ڕەبی دەرکرد با قوڕێنێک لیمۆنزیت تێکردووە مزر و خۆش ئەوە چی ئەوە هەرمەیە هەرمێ قالوێ ڕەسواغای ترێ قالوێ زندانی بەڵێ چ وەخت پێ دەگا هەرمێەکە خورماڵەوە وەڵڵا جارێ ماویانە لە مانگی چەند مانگی هەشت هەر بۆ خۆیان بۆ فرۆشتنیش وەڵڵا هەر بۆ خۆمان ئەرێ بۆ دیاریشتیا چۆنی عیبیانی زۆر باش گەیشتم وەرە بخۆم سەلام بیشەڵڵا ئەدی خورماڵوەکە خورماڵوەکە جارە زۆریان ماوە زۆر گچکەن چۆن بەکاردێنین خورماڵی وەڵڵا بەرێکی شیرن و خۆشە وەکو تەماتەی بە ڕەنگەکەی بەڵام زۆر تامی خورمای دەدا خۆست خۆش بێ خوا دەگەڵ بێ بەختیار وەرە
سبحان الله تەماشایکە لاخ و بەری داهاتوون یا ڕەبی خوای گەورە هێندەی کەی بەروبوومی زیاد کە ئیکاچی لە چاوی پیسیش بە دوور بن و نەخۆشییان توش نەبێ ئەو دارانە هەموو ساڵە بەری زیاتر بگری وەرە کازرا ئەوە چیە؟ ئەوە هەڵوچەیە خۆشتان هەڵوچەیە ئەو هەڵوچە لە شوێ تێناوە ئەودان ئەوە وڵای لە نەشتەلەی کڕیمانە بەڵێ ئیزەڕاعی بەروبوومەکەی چۆنە؟ وڵا بەروبوومێکی زۆر دەدا باشە گەورە دەبێت ڕژ دەبێت تامی خۆشە تامی شیرن خۆشە زۆر شی دەخۆی زۆر باشە بەدەر لەوەی چیکەت هەیە لێرە گاتوشمان هەیە هەنگمان هەیە پرتوقاڵمان هەیە فرتوقاڵمان هەیە هەموو شتی تێدا سەناوەری خۆشەویستان هەمیشە دنیا بە دار و درەختەوە جوانە بە سەوزاییەوە جوانە هەم بۆ ژینگەی شتێکی زۆر باشە شت دەژێڕیتەوە تەپ و تۆز و بخۆت دەزانیوەنیە دەور و تاسیری خۆیە ژینگەی خاندەکە دەومێ دەکەین هەمومان حوشەمان هەبێ بتوانین دارێک سێ دار چوار دار 20 داری بچێنین بەڵام خۆ لە شاری خانووی دێساڕێک بوونە سەجن هەر لە حوشەی ڕێک دەچێ ژوورێ وانە ئێستا تو دڵت پێ دەکرێتەوە خۆشە دێ هەواچی خۆش هەر خۆشە لێرە سەماوەری لێدانەی چای دیشلەمە لێکە لێکە دە دیشلەمانن گلا وانە توخواکەی ئەوەی کە دەیبینی کاک دەڵێ و پرتەقاڵە ئەو پرتوقاڵی چۆنە ینی دنکی زۆر دنکی کەمە باشە زۆر ئاوەکە بە چاکە بە ئاو بێ بە ئاو بێ زۆر باشە ئەدی ئەوە چیە؟ ئەوشە پرتەقاڵە بەڵام ئەو بەرە داران دوو بنا یەکیان سندیە ئەوە متور بەت کردووەیە متور بە خۆشەویستان خۆشەویستان دەڵێ لە یەک داری دوو بنە بەرێشیان سندیە بەرێشیان پرتەقاڵە بەڵێ سبحان الله سبحان الله حیلم پێش کەوتووە تێگەشتی بەختیار خۆی بە شەرع دەڵێت چت بۆ خۆت پێخۆشە دەبێت بۆ برای موسڵمانیش ئەوەت پێخۆشە بۆیە مشتم بە وێی دەم تێگەیشتی ئیوا هەر بۆ خۆی دەیخوا خوا هەڵناگری وەرە دەڵێ باقسەی بەگوڵ و ڕیحانانە حەوشەی ماڵەکەی وعدم داوە تۆقەی لەگەڵ دەکەم لەگەڵ سەعب ماڵەکەی ڕەبی دەستەکەت خۆش بێ و خدا حافیز یا ڕەبی هەمیشە لە شتاقوی تەمەندرێژوی باغەکەشت ڕەنگینتر و بە بەروبوومتر بێ ئیشەڵڵا خدا حافیز ئیلە لیقا ئیلە شوێنشی بەرزین پێم وا ئەوڕۆ لەگەڵ کاک داودی تەبیعەتی بازێن هەیە هێندە کەس هەیە دەڵێت لە شوێنی بەرز نەبێ بۆم نایە هۆکارەکەی چیە هۆکاری ئەوەیە مسەیتەرم وەکو قەناسەی پێبێ ئەوڕۆ لەگەڵ کاک داودی هاتوینە ئەو شوێنە بەرزەی شوێنیشی خۆشە هەر لە قادراوین کاک داوت ماندوو نەبیەوە بەخێری بەخێر بێ سەرچاو کاک داوت ڕۆژانە بە چوە سەرقاڵی والله عیجاب هیچ چیشێکی وانە تایش بەس سەرقاڵین چیشەیە پێشمەرگەی بەس پێشمەرگەینە سەربەرزبی ئینشاءالله مەحفوظبی خۆشەویستان ئێمە سەردانی زۆر شوێنمان کرد لە گوندی قادراوە قسەی خۆشمان گوێ لێ بوو لەسەر گوندەکەی لەسەر جوگرافی لەسەر ناوکەی لەسەر زۆر شت قسەمان کرد ئەمما حەیرانن ماوە خۆشەویستان هەمیشە دەڵێن حەیران مەعاناتە ئینسان دەری دەبڕی هەمووی زوو خاوە دێتە دەری وایە مەسەن حەیرانی عاشقەکان دەڵێن مەسەلەن ئەوانەی کە بۆ یەک نەبوون بە حەیران کوڵی دڵی خۆی دەربڕیوە ئەوڕۆ دەگەڵ کاک داودین مایکەکەی دەدەمە کاک داودی بە حەیرانێکی خۆش جاچە حەیران بێت و گۆرانی بێ هەر بە زیاد بێت و نیسان دەبێت شکر و سابیر بێ کاک داوت جان ئەم هەر بە زیاد بێ ئەو مایکەکە و جادەبەر دەمرم منایتە خۆیان جا حەیران بێ وەنیا هۆش حەیرانەکەی بڵێ دوا ڕێک خۆی پێداکە هەر کەمەکی بێ وڵای چاک زۆرم لەبیر نەماوە وەک جاران نییە لەبیرن بە حەیرانەکە ئەوە تاواکت پۆکلێشی ئایرام ڕۆ یەکسەر بیکە سەربەندی ئایرانی تێبکە وارێ حەیرەوەڕەوات و نەگەڕایە وارێ چ بکەمێ بەهایارە لە من بۆنێ گوڵیان دێ ئەوە چارۆکی حەیرانێم حەیراوە کەتانە شیرن لەم لاوان دێ
وارێ دەوەرەکی ژاڵە دەڵێ مەچەوە ماڵە دەر و جیرانە شەیتان و شەودار گەلێک دەزۆر نەبادا لە دڵێ من بەخوای حەیرانێ وای وارێ حەیرایە واگرابێ وارێ حەیرایە وەی مایاما لە گردی گۆیۆمێ و لە گردی گۆیۆمێ ئەوە سینگی سپیە بەیداغی ڕۆیۆمێ وارنگە ڕۆیۆ لەم پێ بکەنەوە قوڕ قورکە وارێ شەم بەرەڵدنەوە سەر سینگمەم کۆم وڵە حەیراوانێ وارە حەیراوانێ ئەو شایە و شەودە سێتانە شەودە دێتانە بە فرانگەی دیانە کۆڵانە وەی کۆڵانە یاریمێن خانومانە خانومانە ئەرێ نایاز مەکایەت خوددانە ئاهایاز مەکە ئەیوەی بانێگاوە ئاهایاز مەکایە ئەوە شایە ئەو شاوی خۆشە شەوی خۆشە دانیشێن بالا حەوشە بالا حەوشە لە بەینی گوڵوانەوشە گوڵوانەوشە و ئەرێ نایاز هاي نایاز تو خدا نایاز ماکەیا بگراسێ واکات گوڵێ بانێگاوە یاز ماکەیا ئەوە شایە و شەو زریانە شەو زریانە یاریمەیان خانومانە خانومانە و ئەرێ نایاز هاي نایاز تو خوا نایاز ماکەیا بگراسێ واکات گوڵێ بانێگاوە یاز ماکەیا ئەو شایە و شەویە بەدرا شەویە بەدرا هەڵێ دێنێ لەیل و قەدرا لەیل و قەدرا من دخوي من دقر من نزرع دقر من نزرع أرينا يا ما كايا تخدها أنا ما كايا أو شايا أو شوبايزا شوبايزا يا رخوي مالي مزيزا ولم أزيزا تخدانا يا ما كايا أرباني يا ما كايا أو شايا أو شودستانا شودستانا بفرنگير ديان كولانا وكولانا يا رميان خانومانا خانومانا أيوينا يا ما كايا تخدانا يا ما كايا قريبها يا نيازان بوزور وبوشيواتنا كوتاي برنامج أوزاري ديدني تا بەرنامەیەکی کەوتا بە یەگەیشتنەیەکە هەموو لاکتان بەخوای گەورە دەستپێرینەوەمان بیر نەچێ سپۆنسەری سەرەکی خۆمان برنجی زێڕن مەهر بیخۆن و نەفی گیان و بێ تا بەرنامەیەکە تا بە یەگەیشتنەیەکە دەگەڵ ڕێز و حورمەتی کاچی کامیرەمان کاک بەختیار بێناسی هاوکاری خۆم کاک بارزان خوا ئاگاداری هەموو لاکی بێ و خواتان لەگەڵ